موسى عليه الصلاة والسلام خوای گەورە مەلەک المەوت فریشتەی ڕۆحکێشانی بۆ لا نات بۆی ڕۆحی بچێشێ فلطمه ففقع عینه موسى لێیدا و چاوێکی کوێر کرد گەڕایەوە لای خوای پەروەردگار فریشتەی ڕۆحکێشان فەرمووی یا ربی ئەرسەلتەنی إلى من لا يريد الموت تۆ بۆ لای یەکێک نارتم کە ئەو مردنی ناوێت بە ڕێزیشە لای تۆ موسى ڕێزدار بۆ لای خوای گەورە خوای پەروەردگار فەرمووی ئەی فریشتەی ڕۆحکێشان بگەڕێەوە بۆ لای موسى پێی بڵێ بە يضع يده على متن ثور با دەست دابنێ لەسەر پشتی گایەک دەست هەڵگرێتەوە بە ئەندازەی شوێنی دەستی چەند مووە ئەوەندە ساڵە بۆ ئەو بۆی ژیانی درێژ دەکەمەوە ئەخر موو زۆر باریکە یعنی تۆ ئاوا لە پەدەستێک لەسەر شوێنێک دانیت دەبێ چەند هەزار و چەند سەد هەزار موو لەژێر دەستت دابێت فەرمووی پێی بڵێ بە ئەندازەی مۆکان بە ژمارەی مۆکان من ئەوەندە ساڵە ژیانی بۆ درێژ دەکەمەوە موسى فەرمووی وبعد ذلك ماذا ئەوە کە ئەو ساڵانەش تەواو بووە فەرمووی المەوت هەر دەبێ بمریت فەرمووی الآن يا ربي کەوایە وەڵڵا بە ئێستا بمرم بۆ موسى عليه الصلاة والسلام ئاساییە بفەرمێ با ئێستا بمرم بۆ محەممەد عليه الصلاة والسلام کاتێک کە مەلایکەت دێتە لای مەلەک المەوت دێتە لای تەخییری دەکا لە بەینی ژیان و مردندا دەفەرمێ في الرفيق الأعلى فەرمێ نەوەڵا من دەمەوێت بگەڕێمەوە لای خوای پەروەردگار ئەوانە پیاوانێک بوون ئەحەبوا لقاء الله فأحب الله لقاءهم ئەوانە پێیان خۆش بوو بەخوا بگەن بۆ کردەوەی چاچیان زۆر بوو کردەوەی باشیان زۆر بوو حەقیقەتی ژیانی دنیا تێگەیشت بوون وایە نەدەزانی ژیانی دنیا شوێنی مەقام و مانەوە و هەتاییە وا تێگەیشت بوون کە ژیانی دنیا مەمەڕێکە پێیدا تێپەڕ دەبن لەو مەمەڕە توێشوو بۆ خۆیان هەڵگرن بۆ ئەو دی و کە بۆی دەچن بۆیە ئامادەیە هەر کاتێک کە مەلەک المەوت بێ دەڵێ ئەلئان دەڵێ دەمەوێت بگەڕێمەوە لای خوای پەروەردگار